ئەگەر سێرێکی تۆڕا کۆمەڵایەتەکان بکەیت و لا بابەتە بڵاوکراوەکانی گەنجان ورد بیتەوە، دەبینیت زۆرینەی گەنجانی هەرێمی کوردستان ڕواڵەتیانە دەژین و ئەوەندەی ڕوخسار و ڕووکاریان لەلا گرنگە، ناخ و ناواخنیان لەلا گرنگ نییە. هەروەک زۆرینەی پێیج و ئەکاونتەکان بە پۆستی جۆرا و جۆر و وروژاندنی شتی نابابەتی گەنجان بەلای خۆیاندا کەمەندکێش دەکەن و هەوڵ دەدەن بە هابەرزە کۆمەڵایەتەکان لە ناخیاندا بکوژن. پسپۆڕێکی دەرونیش هۆشداری دەدات لەوەی دەبێت گەنجان زیاتر ئاگادار بن و نەکەونا داوی ئەوانی دەیانەوێت لە ئەرکی سەرکیان لایەن بدەن و بەشتی لاوەکیەوە سەرقاڵیان بکەن. وڵی کەسێتی ئینسان تۆ گەرەتەوێت کەسەتی تاقیکەیتەوە بیخەرە بەردەم دووشتەوە. یەک ناحی جنسی سێکس دووەم پارە. ئەو کەسانی کە لە ژیانە وەکو بڵێ سەربەرزن خۆیان بردوێتەوە تەسلیم بەم دوانە نابن. بەڵام هەر کەسێک تەسلیم بەم دوانە بخۆی دۆڕێنێ. جا حەزەتی مەسیح قسەی زۆر جوانەیە ئەڵێ بە چیە خۆ بەریت با بڵێن هەموو دنیا بەریتەوە خۆ بدۆڕێنی. لەبەرەوە بەداخەوە ئێمە زۆر جارە بینی هەندێک کەناڵیشە هەندێک لایەنیشەیە من لایەنی سێکسی و جنسی و ئاژەڵی و غەریزەکان گەشە پێیەکات. خۆش دەزانی کە تۆ وروژانە بێت تێری بکەیت لە کۆمەلگای ئێمەشە و کۆمەلگاکانی ئەوروپی و کۆمەلگاکانی تر نین حڕیەتی جنسی هەبێ ئەم کوڕەبچێ بە کەیفی خۆی یام کچە. اینجا ئەگەر بێت و هیچ شتێک نەکات ئەمە وروژێنراوە خۆی خواتەوە و کەپتیەکات و کێشەی دەرونی بۆ دروستە بێت. ئەگەر بچێتە پێشەوانی و بێ بە ڕێگەیەکی ناشەرعی و ناکۆمەڵایەتی تێری بکە هەم کێشەی بۆ دروستە بێ هەم زەمیریشی محاسبەیەەکە هەم مرتاحیش نییە. تۆ بۆ ئێمە گەنجەکانمان فێر نەکەین بێن لەو وڵاتانی ئەوروپا ئابینی لە ئەمریکا لە وڵاتی پێشکەوتوەکان زانست زۆر پێشکەوتەوە تەکنۆلۆژیا زۆر پێشکەوتەوە با ئێمە کوڕکچەکانمان فێرکەین لاساییم بکەن و لە تەکنۆلۆژیاکە لە جەوهریانە. بەڵام بەداخەوە ئێمە هەستەکەم زۆربەی گەنجەکانمان ناڵێم هەمووی زۆربەی گەنجەکانمان بە زانکۆش کە من مامۆسایەکم خوێندکاری زانکۆمان لێرە هەیە بەداخەوە زیاتر ئەوەی احتیمام بە ڕواڵەت و شتی دەرە و کەمالیات و ناحیەی غەریزەکان و شتە وەختیەکان ێنەوە احتیمام بە جەوهر و بنیانانی کەسێتی خۆیان و پاشەڕۆژی خۆیان وڵاتەکان نایەن. گەنج بەشێکی سەرەکیە لا پێکاتەکانی کۆمەلگا و خاوەنی زۆرترین هێزی جەستەییەوە بە درێژایی مێژوو ڕۆڵی هەرا پێشەنگی کۆمەلگای بینیوە. بە جۆرێک هەر کاتێک میلەتێک ویستی بێتی گۆڕانکاری لە شێوازی حکومڕانی کۆمەلگا و دەسەڵات بکات یاخود میلەت پێویستی باشۆڕش بوو بێت ئەوە گەنج تاکە سەرچاوی هێز و تاکە پێکاتی کۆمەلگا بووە کە زۆرترین کاریگەری هەبوو بێت و توانیوێتی بەو هێزا فیزیکی و بەو فکرێکە حەز بە گۆڕانکاری دەکات شۆڕشەکان سەر بخات. وەک چالاکانی بواری گەنج دەڵێن گەنج بە مەترسیدارترین پێکاتە لەسەر دەسەڵات دادەنرێت و هەمیشا دەسەڵات لە وزەی گەنج ترساوە و لە هەموو سەردەمێکدا دەسەڵاتدارەکان زۆر شێوازیان بەکارهێناوە تاوەکو گەنج بخافڵێنن چونکە با خافڵاندنی گەنج دەسەڵات حەساوە و بێکێشە دەبێت و دەتوانێت باویستی خۆی کۆمەلگا بەڕێوە بەرێت و بەردەوام بێت لا چەواشەکردنی هاوڵاتیان. دوو لە ڕێگا سەرەکیەکانی خافڵاندن و بێئیرادەکردنی گەنج بریتی بوون لە ئارەزوبازی و پارە. لە ڕێگەی ئەو دووشتەوە دەسەڵات هەوڵی داوە گەنج بێئیرادە بکات بە بڕای شارەزان و پسپۆڕانی دەرونیش بۆ بینینی ڕۆڵی سەرەکی لا چارەسەرکردنی کێشەکانی و پاراستنی مافەکانی کۆمەلگا. پێویستە گەنج خۆی لەودا و تەڵانە دەرباز بکات کار دەسەڵاتێکی دیکتاتۆر و گانداڵ بۆیان دەنێتەوە. ڕاستی حەمامین کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.